سێمیان لە مزگەوتە بەو نیەتە بێ خوایە من دەمەوێت خۆم پاکەمەوە، گوێ لەم وتاری جومعەیە دەگرم، گوێ لە وتاری مەوعیزەی ڕەمەزانان دەگرم، بە ئومێدی خوا لە ماڵی خوادا خۆم پاکەمەوە. بەڕێزان مزگەوت شوێنی پاکردنەوەی یەکەم شت مێشکە. ئێستا جەنابتان هەموو دەبیستن بە حورمەتی ماڵی خوا گوێ لەم قسانەی ئێمە دەگرن، قسە ناکەن بۆ خۆتان. دەتەوێت هەموو شەکان وەرگری، لە جومعەیە نابێت تەسبیح ڕاوەشێنی خەریکی موبایل و فەیسبوک بی. بەخوا لە ماڵی خوادا لە مزگەوت ئێمەش کوشتیوانێ خەڵکم بینیەوە مامۆستا وتا دەخوێنەوە خەریکی فەیسبوکە، یعنی هەر نازانێت بۆچی چووە، ڕەنگە مامۆستاش نەزانێت باسی چ دەکا، ئەویش هەر وەزیفەی خۆیەتی لە کۆڵی دەکاتەوە 10 دقایقێک و بڕۆنە دەرێ دواتر تەواو وەزعەکە تەواو کۆبوونەوەی حیزبەکان وایە. نەخێ مزگەوت زۆر گەورەترە، ئەبێ خەتیبی مزگەوت خۆی ئامادە کرد بێ ئەم جومعە چی بەم مسڵمانە بەڕێزانە دەڵێ کە لەبەر خوا هاتوون گوێی لێ دەگرن و بێدەنگ دانیشتون. ئەبێ وردە وردە مێشکت بکەیتەوە بۆ بزانم دید و تێڕوانینم لە پەیامی خواوە بۆ خوای تاک و تەنها چۆنە. ئەبێ هەموو جومعەیەک ئەم مێشکت ساف بکەی لەگەڵ خوای خۆتا بە تاک و تەنها بیناسی، لە کوفر و شیرک و هەموو گومڕاییەک پاچی کەیتەوە، لە ئیلحاد بێدینەکان گومانت نەخەنە سەر، گومانێکیان دروست کرد بێ لە مزگەوت تا پاچی کەیتەوە ژاری کەی. دووەمیان تێڕوانین بەرامبەر بە خەڵکی خوا لە ئیسلامەوە چی فێر بووم، چۆن لەگەڵ خەڵکا تەعامل بکەم، چۆن ئینسانێکی سالار و سەنگین و بەردی خڕی ناو کۆمەڵگانە بم، ئینسانێکی کارای ناو کۆمەڵگا بم، چۆن لەگەڵ خاکەکەما لەگەڵ کوردستان و نیشتیمانەکەما تەعامل بکەم، چۆن ئەم خاکەم خۆش بووە، ئەرکەکان و مافەکان جێبەجێ بکەم بەرامبەری، چۆن لەگەڵ ماڵ و سەرۆت و سامان و کار و کەسابەتە بزانم ئیسلام چی کتۆ، چۆن کارە پەیداکەم، چۆنی سەرف بکەم، لەگەڵ ماڵ و منداڵەکەما لەگەڵ هاوسەرەکەما چۆن تەعامل بکەم و چۆن کار بکەم. بەخوا ئەبێ لە وتاری جومعەدا کە دانیشتی یەکێک لەمانە فێر بووبی، مەدرسەیەکی هەفتانەیە جومعە ئەگەر چوویتە دەرەوە دەرسێکت خوێندبێ بەم منێتە هاتووی خۆت خاوێنکەیتەوە. جاکە ئێرە خاوێن بۆ کەسەرە سەیری کە خوا مرۆڤی قیت و قنج دروست کردووە لەناو هەموو مەخلوقاتە ڕێک ڕادەوەستی، سرت لە هەموو شوێنێک بەرزترە. ئەم سەرە مێشکە، بیرکردنەوەکانت لێرەدایە. ئەگەر مێشکت جوان جوان پاک و پوخت بوو بیری جوانت کردەوە بەخوا چاویشت جوان دەبینێ. ها کەسێک بیری جوانی بەرامبەر بکەوە لە خۆ چاویشت جوانی دەیبینێ. ڕقل لە کەسێک بێت جوانترین مرۆڤ بێت چاوت ناشرین دەیبینێ. یەکسەر ئێرە تەئسیر دەکاتە سەر ئێرە، خوا چۆنی داناوە. هەر بەڕێزان دواتر دیقەتی ئەم قسانە بدەن و بیری لێ بکەنەوە. بیرکردنەوەی جوان بینینی بەدواوەیە، کە جوان بینی دنیات بینی بەخوا قسەکانی یەخسەر دێتە ناو دەمتەوە، ها سەیری کرد لە چاوە بۆ دەم، ئەمجا دەمت قسەی جوان دەکا، کە جوان بیرت کردەوە جوان بینی دەمت قسەی جوانی پێدادێ، هەر گوڵی پێدادێ، وشەی ناشرینی پێدا نایە. دوای ئەوە دێتە ناو دڵەوە، دڵ لە خوارەوەیە. ئەمجا گومانەکانت بەرامبەر بە هەموو خوای خۆت، بەرامبەر بە خاکی خۆت، بەرامبەر بە خەڵکی خوا، بەرامبەر هاوسەر و مناڵت دایمە گومانی جوانن. قەت گومانە خراپەکان بە دڵتانیان بەرامبەر بە کەس. ئەمجا دەستەکانت کار دەکەن کە ئەمانە خاوێن بوون، دەستەکانت ئەوەی پەیدای دەکەن حەڵاڵە و بە پاکی بە پوختی دەیکەنە ناو گەدەتەوە. بەخوا کە گەدەنانی حەڵاڵ و پاک و پوختی تێکرا، ئەوەی کە لە خوار گەدەوەیە لەگەڵ ڕێزم بۆ ڕووی جەنابتاندا کە داوێنی ئینسانە تووشی زینا نابێ، تووشی خراپە نابێ، داوێن پاک دەبێ. ئەمجا قاچەکانت حەزیان لە ڕۆیشتنە بەرەو شوێنێکی پاک، هەڵت ناگرن بۆ شوێنێکی خراپ، هەمووی دەگەڕێتەوە بۆ بیرکردنەوەکە. بۆیە مزگەوت ئیشی ئەوەیە مێشک پاک دەکاتەوە. بۆیە ئەگە خوانە ناسێک بڵێ کاکە ئەم هەموو پارەی لەم مزگەوتانە دروست دەکرێت بۆ نایکەن بە خەستەخانە، بۆ نایکەن بە زانکۆ، بۆ مەکتەب، وەڵامێکی پوختمان پێیە. ئێمە لە مزگەوتا بەویست و ڕەحمەتی خوا ئەگەر نەمانتوانی بێ خەتای خۆمانە نەگە ئیسلام مێشکی خەڵک پاک دەکەینەوە. ئەو کاتە کە دکتۆرێک زانکۆی تەواو کرد پارە پەرز نابێ، خزمەتکاری میلەت دەبێت، چونکە ئێرەی پاکە، بە نێتێکی پاک بە چاوی خانە سەری نەخۆشەکەی دەکات. ئەندازیارێک بەرتیلخۆر نابێ، مامۆستای خیانەت لە ڕۆڵەکانی ئەم میلەتە ناکەوت جوانیان فێر دەکات، چونکە مێشکی خاوێنە. ژنێک دڵپیسی لە مێردەکەی ناکات، چونکە لە مزگەوتە مێشکی خاوێن بۆتەوە لە گومانە خراپەکان. ئێرە ڕق و حقدی تێدا دروست نابێ بەرامبەر بە خەڵک، لێ بوردە دەبی. ئەمە پەیامی مزگەوتە. مزگەوت ژەنگ لە دڵ پاک دەکاتەوە، کوڕنووش لێرە مزگەری دڵ و دەروونە، تەنها ئێرە دەرمانخانەی تایبەت بە نەخۆشی ناخە، بەڵگەی ناوێ سەرچاوەی گشت خێر و چاکەش ساڕێژبوونی دەردی ناخە. کە مێشک و دڵت پاک بۆەوە بەخوا کردار هەر هەمووی بۆ خۆی پاک دەبێتەوە. و ئیشی مزگەوت لەسەر مێشکی ئینسان کار دەکا، لەسەر دڵی مرۆڤ کار دەکا، لەسەر چاو دەممان قسەکردنمان گەدە و داوێنمان بە پاکی کار دەکا. لە مزگەوتا پێدەگەین